سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی پاش کۆبانەوەی لە کۆشکە سپی لەگەڵ سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا باراک ئۆباما پاشان لەگەڵ وەزیری دەرەوە هیلاری کلینتن کۆبووە. ڕۆژی پاشتر لە ئۆفیسی حکوومەتی هەرێمی کوردستان لە واشنتن دیسی چاوی بە کوردە دانیشتووەکانی ناوچەکەدا کەوت و لەبارەی سەردانەکەی بۆ کۆشکی سپی دووە و پاشان یەکەیەکە هەموو کەس ئەو هەڵەی بۆ ڕەخسا دەست بە سەرۆکی هەرێم بدات و ئەگەرش بیاوی وێنەیەک لەگەڵدا بگرێت. سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژی دواتر لەلایەن بروکینگ ئینستیتیوتەوە کۆنفرانسێکی ڕۆژەماوانی بۆی سازدرا بوو کە لەوەیدا بە دۆر و درێژی لەبارەی کێشە و گرفتەکانی عێراق و کوردستاندا لە پرسیار و وەڵامدانەوەدا دووە. سەبارەت بە هەڵبژاردنەکانی داهاتوو عێراق و دوورخستنەوەی ئەو کەسانەی بە پارتی بەعسەوە پەیوەندیان هەیە، مەسعود بارزانی وتی لەو بارەیەوە زۆرگۆیی کراوە. بە پێبەندی 7 لە یاسای عێراق ئەو کەسانەی لە بەرامبەر گەلی کورد و عێراقدا بە تاوانبار زانراون نابی لە هەڵبژاردنەکانە بەشداری بکەن. سەرۆکی هەرێم وتی ئەو لە گەڵ مالیکیدا قسەی کردووە و پێڕەگەیاندووە لەبارەی ئەو کەسانەوە کە تاوانبارن. ڕێی ئێمە وەیە کە ئەوەی تاوانی نەکردبی بەشدار نەبووبی لە ئەنفال یا تاوانبار نەبی بە کوشتنی خەڵکی عێراق ئەگەر بێ و التزامی خۆی ڕابگەینی بە دستوری عێراقی ڕێگەی پێ بدرێ بەشداربی لە پرۆسەی سیاسی و لە هەڵبژاردن. لەبارەی هەڵبژاردنەکانەوە بارزانی ئاماژەی بەوە کرد هیوادارن هەڵبژاردنێکی ڕۆنەما بێت و هەوڵ بدرێت زۆربەی عێراقیەکان تێدا بەشداری بکەن و لەو بڕواایەدانیە هیچ لەستێک بتوانێت بە تەنیا سەرکەوتن بەدەست بهێنی و ئەگەر هات و هەڵبژاردنەکان ڕاست و ڕەوا و ڕۆنەما بێت ئێمە ملکەچی سەرنجامەکان دەبین. لەبارەی دەستێکەڵاوبوونی وڵاتانی دراوسێ بارزانی وتی بەداخەوە دەستێکەڵاوبوون بەردەوامە و خۆتی عێراقیەکان ئەبی ڕێگا لەوە بگرن و ئەمریکاش لەو بارەیەوە ئەتوانی یارمەتی دەربێت. ڕای بەداخەوە دەستێوەردانی جیرانەکۆنمان بەردەوامە. وە سەبارەت بە کێشەی کەرکک و ناوچەدابڕاوەکان بارزانی وتی ئەوان پابەندن بە دەستور و هیچ بەدیلێک بۆ بەندی 140 نییە و هەموو بەڵگە و داکیومنتەکان ئاماژەبەوە دەکات کە کەرکوک خاوەن ناسنامەیەکی کوردیە. بەڵام بەنسبەت ئێمە و هەرێمی کوردستان و بە تایبەتی کەرکوک ئێمە تا ئێستاش نەبینین بە دیلێکی باشتر هەبی لە مادەی 140 و بەنسبەتی ئێمە گرنگە کە هەویەی کەرکوک تهدید بکرێت کە ئێمە پێمان وایە هەویەی کەرکوک هەویەکی کوردستانیە بە پێی هەموو حقایقی تاریخی جوغرافی هەموو حقایقی. لەبارەی پێشنیارەکانی نەتەوە یەکگرتووەکان گوایە بارێکی تایبەت بە کەرکوک بدرێت، بارزانی وتی هەموو شەڕەکانی کورد لەگەڵ حکوومەتانی عێراقدا لەسەر کەرکوک بووە وەوتی ئێمە بێچکە لە بەندی 140 هیچ ئاڵتەرناتیڤێکی تر بە چارەسەر نازانین. مەسەلەی کەرکوک مەسەلەیەکی زۆر گرنگ و حساسە بەنسبەتی ئێمە وەکو کورد و بەنسبەتی عێراقش. یەکێک بووە لە هۆیە هەرە سەرەکیەکانی هەموو شەڕەکانی پێشوو بینی کورد و ڕژێمەکان یەک لە دوای کارە. ئێمە ئەمانەوە مشکلات چارەسەر بکرێ هەروە نەمینیتەوە کە کاتی سیاغای دستور کراوە مادەی 140 ئەمە مەرجی سەرەکی بوو بۆەوەی ئێمە بەردەوام بین و بەشدار بین لە عملیە سیاسی. بەو شێوەیە مەسەلەی کەرکوک چارەسەر بکرێ وەکو لە مادەی 140 داهاتووە و دیسان لەوێشدا بڕیاری نیایی بوو خەڵکی و جەماوەری ئەو ناوچەیە بەجێهێڵ. بارزانی هاوسۆزی خۆی نیشاندا بەرامبەر بەگەلی کورد لە وڵاتانەی تێدا دەژێن و بە هیوای ئەوە بوو کێشەکان لە ڕێگایەکی ئاشتیانەوە چارەسەر بکرێن وەوەتی ئێمە لە بارێکدانین ببین بە بەشێک لە ناکۆگیەکان و جارێکی تر کورد شەڕی کورد ناکات. هەروەها بارزانی چێشکی خستە سەر ئەوە تا ئەو کاتەی حکوومەتی عێراق پابەندی دەستور بێت ئێمە ئامادەین لەگەڵ حکوومەتی ناوەندیدا کار بکەین و عێراقێکی فێدراڵ دروست بکەین و ئەگەرنا عێراق بگەڕێتەوە بۆ سیستەمێکی دیکتاتۆری ئێمە ئامادە نین لە سایەیدا بژین. طبعا ئەمە ئارەزووی ئێمەیە بەڵام حقیقەتێک هەیە من هەمیشە گوتومە و بە سەراحەت ئێستا شەیڵێم ئێمە ناتوانین خۆ نەخواستە گەر عێراق گەڕایەوە بۆ سیستەمێکی دیکتاتوری ئێمە ناتوانین لە عێراقێکی وەدا بشین.